ویلایەتی پێنجشێر یان بەنەقشیر گرێکوێرە گەورەکەی بەردەم بسووتنەوەی تاڵیبان دەیانەوێت بۆ دووەم جار تاڵیبان لە دەست بە سەرداگرتنی تەواوەتی ئەفغانستان بێبەش بکەن. پێنجشێر لە کۆی 34 ویلایەت تاکە ویلایەتی ئەفغانستانە کە هێشتا نەکەوتووەتە ژێر دەسەڵاتی تاڵیبانەوە و هێشتا چەکدارەکانی نەچوونەتە ناو ئەو ویلایەتەوە. پێنجشێر یەکێکە لە 34 ویلایەتەکەی ئەفغانستان و لە مانگی نیسانی ساڵی 2004ەوە بووە بە پارێزگایەکی سربەخۆ. ژمارەی دانیشتوانەکەی لە 328,000 کەس نزیک دەبێتەوە و لە سەدا 98 تاجیکین کە زیاتر لە سەدا 90 سونە مەسەبن و کەمینەیەکیان شیعن. بە زمانی فارسی قسە دەکەن و ناوی ویلایەتەکەشیان پێنجشێرە. وشەیەکی فارسیە و بەمانای 5 شێر دێت. ویلایەتەکە ناوچەیەکی سەخت و شاخاویە و ڕووبەرەکەی 3610 کیلۆمەترە و داکەوێتە باکووری کابۆڵی پایتەختەوە. لە ئێسەدا لە کۆی 34 ویلایەتی ئەفغانستان تەنها ویلایەتی پێنجشێر نەکەوتووەتە ژێر دەسەڵاتی تاڵیبانەوە و باز لەوە دەکرێت کە نیازی بەرگریان هەبێت و هێرشی پێچەوانە لە دژی تاڵیبان بکەن. پێشتر و لە ئەیلولی ساڵی 1996دا تاڵیبان هێرشی کردە سەر ویلایەتە و هەوڵی زۆریدا بیگرێت، بەڵام هێزەکانی بورهانەدین ڕەبانی سەرۆکی ئەو کاتی ئەفغانستان چوونە پێنجشێر و لەوێەوە بەرگریان کرد و نەیان هێرش تاڵیبان دەسەڵاتی بەسەر تەواوی ئەفغانستانە بسەپێنێت. ئاژەنسی سبوتنیکی ڕووسی لە زاری بەرپرسانی سەربازی میلیشیا ناوخۆییەکان لەو ویلایەتە بڵاوی کردوتەوە ئامادەن بۆ ئەوەی جەنگێکی یەکلاکەرەوە لە دژی تاڵیبان بەرپا بکەن، بە تایبەت لە ئێسادا کە نزیکەی 20 بنکەی سەربازی لێە و بەراورد بە ساڵی 1996 12 بنکەی سەربازی زیادی کردووە. لابەرەوەی ئەو کاتە تەنها 8 بنکەی سەربازی لە پێنجشێر بووە. ویلایەتی پێنجشێر شوێنی فەرماندەی بەناوبانگی ئەفغانی ئەحمەد شا مەزعودە کە لە ساڵی 1979 لە کاتی جەنگ دژی سۆڤێت فەرماندەی جەنگی ویلایەتەی کردووە. پێنجشێر ناوچەیەکی سەخت و شاخاویە و باشکەوتە گەورە و بەناوبانگەکانی ناسراوە کە لە ساڵانی جەنگی ئەفغانیەکان دژی داگیرکاری سۆڤێت بوو بە پەناگەیەکی ئارام بۆ چەکدار ئەفغانیەکان. سۆڤێت و لایەنگرەکانی نزیکەی 9 جار هێرشیان کردە سەر ویلایەتە، بەڵام سەرجەمی هێرشەکان شکستیان پێهێنرا و نەیان توانی ویلایەتی پێنجشێر بگرن. باپی راپۆرتێکی ئیسنا ئەحمەد مەسعود کوڕی ئەحمەد شا مەسعودی پاڵەوانی جەنگی ئەفغانستان ڕۆشتوەتەوە ویلایەتی پێنجشێر و سەرپەرشتی چەکدارەکانی ئەو ویلایەتە لە دژی تاڵیبان دەکات. پێشتر وا بڵاوکرایەوە کە ئەحمەد شا مەسعود وڵاتی جێهێشتووە، بەڵام دواتر ناوبراو ئەو هەواڵانەی ڕەت کردەوە. لە ئێستادا پرسیاری گەورە ئەوەیە بزوتنەوەی تاڵیبان دەتوانێت گرێکوێرەی ویلایەتی پێنجشێر بکاتەوە بە گفتوگۆ یاخود بە شەڕ بیخاتە ژێر دەسەڵاتی خۆی، یاخود بۆ دووەم جار پێنجشێر وەک تاکە ویلایەتی دەرەوەی دەسەڵاتی تاڵیبان لە ئەفغانستان دەمێنێتەوە.